خۆزگایان دی ڕێیان و ئەچونە ژوورە سەیری ژوورەکانەکەن تەنانە ژووری وای تایە ئەوە تاریکە داماوە پێیان دەڵێن ژوورە قەبرەکە ساڵان ئەهاتنەوە جێگای قوتابخانەمان نیە قوتابخانەیەکمان بۆ کردن ئێساکە کراوە خێرخواست قوتابخانەی بۆ کردوین بەڵام تەسمیلی مامۆستاکان ناکرێ و قوتابیان ناکرێ بچنە نای خوێندنیان تاواکەن ئێمە بۆ هاتیم بزانم هۆکاری چییە کە تەواو بۆ هیچ شتێکی نەماوە بۆچی تەسمیلی قوتابیانمان ناکرێت و بچنە ئێوە لەم خانووەیە نەجاتیان بێ لە بەڵێ خێرخواست کردێت ئەگینا چەند ساڵە ئەم گوندە هەیە گەڕێک نییە ئەمە لەبەرەوەی گوندە گەر گەڕێک باشتی بۆ کرا ئەم گوندە هەیە هیچ شتێکی بۆ نەکراوە نە ڕێگاوبانی نە باخچەیەکی نە قوتابخانەیەکی هیچ شتێکی تیانێ تەنان حەدیقەیەکی تیانێ کەسێک بێتاقەت و بچێ لەنایە تۆزە دانیشم لە ئێستادا خوێندکارەکان لەم خانە دووقاتەدا دەخوێنن بەڵێ خۆزگایان دی ڕێیان و ئەچونە ژوورە سەیری ژوورەکانەکەن تەنانە ژووری وای تایە ئەوە تاریکە بڕوات دێ بەلایت و بە هینەوە زستانان مناڵەکانمان ئەخوێنن ئەوە تاریکە داماوە پێیان دەڵێن ژوورە قەبرەکە چەند ساڵە ئەم خانووە بۆ بە قوتابخانی ئەم گوندە وڵای لۆتی ئەم گەڕەکە نایخۆی ناوە گەڕێکی خەلیفاوە هەر لە خانووەیە قوتابخانەکەمان ئیتر لە 2009 دەوەیە من خۆم 15 ساڵە لێرەم هەر لێرە هەر قوتابخانەکەمان ئەم خانووە بووە ئەچینە محافەزە ئەچینە پەروەردە ئەچینە هەرشێ ئیتر هەر جارە شتێک ڕێگرە ئێستا کابراایکی خێرخواست کردوێتی ئەنجاکە لە ڕێگری لەوەش ئەکرێت کە بکرێتەوە بەروەڵات چوین چۆن نەچوین بەس ئیتر نازانم گوێ لە داواکارەکانمان ناگیرێ ئیهمالی تایە کەسی تری لە پشتەوە نازانین